با درێژایی مێژوو کورد بووە بە قوربانی بەرژەوەندی وڵاتانی زلهێز و لە کاتە هەستیارەکاندا کوردیان بەتەنیا جێهێشتووە. لە دوای جەنگی یەکەمی جیهانی بۆ دابەشکردنی ناوچەکانی ژێر دەستی دەوڵەتی عوسمانی هەرێک لە فەڕەنسا و بەریتانیا بە ڕازیبوونی رووسیا بە پێی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ ناوچە کوردەکانیان لە نێوان خۆیاندا دابەش کرد. دواتریش کورد لە چوارچەوەی دەوڵەتەکانی عێراق و سووریا و ئێران و تورکیا مایەوە. لە ساڵانی بیستەکانی سەدەی ڕابردووش لە سەردەمی حکومەتەکەی شێخ مەحموود لە سلێمانی بەریتانیەکان کەوتنە دژایەتی ئەو حکومەتە کوردیە و تاوەکو لە کۆتاییدا لە ناویان بردوو ڕێگەیان نەدا کورد حکومەتی سربەخۆی هەبێت. هاوکات لە کاتی ڕاگەیاندنی کۆماری کوردستان بە سەرۆکاتی قازی محەممەد لە ساڵی 1946 سەرەتا ڕووسەکان پشتگیری کۆماری کوردستانیان کرد، بەڵام دواتر بەهۆی ڕێکەوتن لەگەڵ ڕژێمی شای ئێران ڕووسەکان پشتی کوردیان بەردا و کۆماری کوردستانیش ڕووخا. لە هەمان کاتیشدا ئەمریکا لە ساڵی 1975 پشتی شۆڕشی کوردی بەردا کاتێک ڕژێمی شای ئێران و عێراق ڕێکەوتنی جەزائیریان واژۆ کرد. بەو هۆیشەوە شۆڕشی کورد تووشی نسکۆ بوو. بەشێکیش لە سەرکردە کوردەکان لەو کاتە داوتیان ئەمریکا خیانەتی لە کورد کرد. ئەمە بەدەر لەوەی وڵاتانی زلهێزی جیهان بێدەنگیان هەڵبژارد و بەشێکیشیان پشتگیری سەدامیان دەکرد. لە کاتێکدا ڕژێمی سەدام 182,000 کوردیان فال کرد و 5,000 کەسیشان لە هەڵەبجا کیمیایی باران کرد. لە دوای ساڵی 2003 و دوای ڕووخاندنی ڕژێمی بەعەس هیچ وڵاتێکی زلهێز لەگەڵ ئەوەدا نەبوون کورد لە عێراق ژیا بێتەوە و هەمیشە فشاریان لە لایەنە کوردیەکان کردووە ڕووبکەنە بەغدا. لەلایەکی دیکەوە لە شەڕی جەنگی ڕوبەڕووبوونەوەی داعشیش هێزە کوردەکان ڕۆڵی گەورەیان گێڕا، بەڵام هاوکاریەکانی وڵاتانی جیهان تەنیا لە ڕووی سەربازیەوە بووە و پەیوەندیەکان بۆ بواری سیاسی نەگوازرانەوە. دوایین ڕووداوی جێهێشتنی کورد لە کاتە هەستیارەکاندا هەڵکردنی گڵۆپی سەوزی ئەمریکایە بۆ تورکیا بۆ هێرشکردنە سەر ڕۆژئاوای کوردستان. مێژووی 100 ساڵەی گەلی کوردەوەمان پێ دەڵێت وڵاتانی زلهێز هەمیشە کوردیان بۆ بەرژەوەندەکانی خۆیان و وە کارتێکی فشار بەکارهێناوە و لە کاتە هەستیارەکانیشدا پشتیان لە کورد کردووە.